کارگەکی گەورە فراوان دروست بکە بۆ ئەم گەنجانە کە بێکارن هەم داهاتەکە بۆ حکومەت دەمێنێتەوە هەم بۆ خۆشیان و هەم بۆ گەنجەکان ئینشاڵڵا هیوادارم ئەو کابینە نوێیە بەو شتە بۆ پرۆسەیە دەست پێ بکرێت. من کابرایەکی بە ئەمرم تەقاعدم کە 220,000 هەیە لە بەغا 400 قسوور وەرەگرن بۆ ئەوەی ئێرانە 220 وەرەگرن. فەرقی بەغا و ئێرانە چییە؟ فەرقەکەی بەس بزانین بۆ ئەوەی فەرقەکەمان پێ بڵێن بزانین ئەو فەرقەیە بە 4 ساڵە من 200,000 دینارم لێ ئەخوێ وەک نەک من هەموو ئەو مجموعەی تەقاعدەکە بە ئەما بەعام بەحسی تەقاعدەکانەکە بەعام بۆ هەموو تەقاعدەکان ئەو شتە جێبەجێ پەیامی من بۆ ئەم حکومەتە نوێیە گرنگیدان بەلایانی پەروەردە بەڕاستی زۆر دواکەوتە لەم وڵاتە گەنجەکان زۆر دواکەوتنە لەلایانی پەروەردە ڕۆشنبیری تەئسیراتی دەبێت لە سەرنەوەی داهاتوو. دووەم احتیمامدان بە لایانی زراحەت لە وڵاتان بۆ بەرهێنانی ناوەخۆ.